خاڵێکی در ڕەچاوکردنی کات و شوێن و حاڵەت و ڕواڵەتی خۆیەتی. تۆ ضروري ڕعایەتی کاتی بەرامبەرەکە بکەی، یان ڕووداوێکە ڕوویداوە، یان تۆ مراعاتی ئەوە بکەی ئەوان نەخەیتە بەدگومانیەوە. کاتێک هەڵ نەبژێری شوێنی گومان بێ. ڕەمەزانە تۆ نەخۆشی عوزرت هەیە، بەڵام تۆ لە بازاڕە شتێگە خۆی. تۆ مسافری لە شت ساغە و ئەدناسن، بەڵام شتێگە خۆی. ئەم ڕەفتارە خۆی گومان دروست دەکات. ئەم زەمەنە لەم شوێنە خۆی گومانەکە دروست دەکات. تۆ پێویستە ئەوانە ڕەچاو بکەیت و بۆ ئەوەی وا نەبێت کە گومانی بەدت پێ ببرێت. تۆ پۆشاکێکت پۆشیوە ئەسڵ حەڵاڵە، جائیزە، سوورێکە و خەتی تایە، بەڵام لەبەر لەگەڵ شەخصیەتی تۆیان ناگونجێ. یان کەسێکی داعیە و تیشەرتێکی لەبەرایە ڕێکلامێکی پێوەیە، ئیدعای جیهەتێکی پێوەیە، یا شەریکەیەکی پێوە، شەریکەکە سەلیبێکی لەسەر ڕەمزی خۆی لەسەر لۆگۆی خۆی دروست کرد. تۆ کە ئەمە ئەپۆشی ئەبی بەجێگومان. خاستن ئەو کەسانی کە داعین، کە شخصیاتی ئیسلامین، پێویستە ڕەفتارەکان بەرزتر و پارسەنگتر بن. ئەنجا ئەگەر تۆ لەگەڵ ئافرەتێکای مەحرەمی خۆتە، تۆ ئەناسن، بەڵام نازان خوشکەکەی تۆ چێە، تۆ لەگەڵ خوشکەکە تاوەستاوی، یەک دوو کە زەد بینن، تۆ زوو ڕوونی کەرەوە، بڵێ وەڵاوە فڵانی بەڕێزە و خوشکی خۆم. هەروەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە دوو پیاوە ئەنساریەکە بە تەنیشتیا تێپەڕ بوون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ سەفیەی کچی حویەی بوو، دایکی ئیمانداران کە خێزانی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر کە ئەوانی بینی خێرایان کرد، ڕۆیشتن بۆی کە ئەنەما ئەو موقیفە نابینن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی عەلا ڕوسلیکوما ئینەها صەفیەة بنت حویەی. پەلەمەکەن ئەوە هەر خێزانی خۆمە، ئەوە هەر سەفیە، چونکە هەمویان ئەزانی کە سەفیە خات و سەفیە خوا لێ ڕازی بە خێزانی بەڕێزی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام. کەوا تۆ گەر لەگەڵ ئافرەتێکی مەحرەمی خۆت هاوەستاوی، ئەمە جێی شوبهەیە کە خەڵک نازانێ، بەڵام ڕوونکردنەوەی شتێکی ضروری. ئەگەر نوێژێکی فەرزت لە ماڵەوە کردبوو، هاتی بۆ مزگەوت و جەماعەتەکرا، دامەنیشە تۆش لەگەڵ یانە نوێژەکە بکە، چونکە بۆ دەبێ بە سوننەت. هەروەکو ئەو حەدیسەی کە جابری کوڕی یەزیدی کوڕی ئەسوەدی عامری خوا لێیان ڕازی بێ لە باوکیەوە جێڕایەوە کە ئەفەرمێ شهدت مع النبي صلى الله عليه وسلم حجته فصليت معه صلاة الصبح في مسجد الخيف قال فلما قضى صلاته وانحرف إذا هو برجلين في أخرى القوم لم يصليا معه فقال علي بهما فجيء بهما ترعد فرائصهما فقال ما منعكما أن تصليا معنا فقال يا رسول الله أنا كنا قد صلينا في رحالنا قال فلا تفعلا إذا صليتما في رحالكما ثم أتيتما مسجد جماعة فصليا معهم فأنها لكم نافلة. أفرمي كلا خزمت بيغمري خواد أبوهم عليه الصلاة والسلام حج ما نكر نجي بياني ما لخزمتي أو برزة ذاكر بيغمري خواد عليه الصلاة والسلام لمزقوتي خيف بجماعة كردمان كتواوين دو بياوي لسري مزقوتك وبيني كنوێژی جەماعەتەکان لە خزمەتیان نەکرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانگی کرد ناردی بە شوێنیان هێنایان، لە ترسان ئەلەرزین پێی فەرموون چی ڕێی لێگرت بوون کە نوێژەکەمان لەگەڵان نەکرد. عەرزیان کردی پێغەمبەری خوا ئێمە نوێژەکانمان لای بار و وڵاخەکانی خۆمان کردبوو، اینجا هاتین. فەرمووی وا مەکەن، ئەگەر لای بارەکانتان کە لە شوێنێک لایەنداوە و باریان خستووەی وڵاخەکانیان لەوێ مۆڵیون، ئەگەر لای بارەکانتان نوێشتان کرد و پاشان گەیشتنە نوێژی جەماعەتی مزگەوت، نوێژەکە لەگەڵ ئیماما بکەنەوە، ئەوە بە نوێژی سوننەت بۆ ئێوە حسێبە کرد. چونکە ئەگەر تۆ لێوێ نوێژت نەکرد، شوێنێکە ڕەفتارێکە زەمنێکیشە کە گومان دروست دەکات لە دڵی خەڵکیە، ئەوە مەکە. نمونە لەسەر ئامۆژگاری دوورکەوتنەوە لە جێگومان زۆرە، بە تایبەتی کە زیاتر تەکیدی بۆ زانایان و ناودارانی ئیسلامی لێکراوەت، چونکە زانا و داعی و ناوداران و داعیانی ئیسلام و هەڵکەوتە و دەرکەوتۆکان پێشەوایانی خەڵکی ترن،
ئەمانە پێویستە ڕەفتارەکانیان حساباتێکی باشتر زۆرتریان بۆکرێ، ئەمانە پێویستە لەسەریان پارسەنگتر ڕەفتان هەڵێن. ابن دقيق العيد رحمة خواه لێ بکە زانایەکی بەڕێز شافعی مەذهبە ئەفەرمێ دەربارەی ئەم گومانە ئەفەرمێ واتە دوورکەوتنەوە لە کات و شوێنی بەدگومانی. ئەنجا ئەفەرمێ بۆ زانایان و پێشەوایان و ئەوانەی ئیقتیدایان پێ ئەکرێ زۆرتر جەختی لێ ئەکرێتەوە کە نابێ بکەونە کات و شوێن و حاڵەتی واوە، ناشێ ڕەفتارێک بنوێنن کە ببێتە مایەی گومانی خراپ پێبردنیان. ئەگەرچی خۆشیان دڵنیابن کە ڕەفتار و کات و شوێنەکەیان ناشەرعی نییە، چونکە لەوانەیە وایان لێبێ سوودمەند نەبن بۆ کەسانی تر و بەرچاو، واتەوا نەبن ئیقتیدایان پێ بکرێتەوە لەوە بەدوا. بۆیە فەرموویانە داوەر واتە قازی، هەروەها تەبەن مفتی و زانا و داعی و کەسایەتی ئیسلامیش، ئەگەر حکمێکی شەرعی بۆ کەسێکی ڕوونکردەوە زانی گومانی لا دروستە بێ، پێویستە بەڵگەی چۆنیەتی حکم دەرکردنەکەشی بۆ ڕوون بکاتەوە. ئەوە بۆ ڕێگرتنە لە بەدگومانی تا کەس وا نەزانێ کە ستەمێک لە حکمکردنەکەیە هەبووە. مەبەستی ابن دقيق العيد رحمەتی خوای لێبێ ئەوەیە کە ئەگەر شتێک زانایەک هەڵکەوتێک ناودارێکی ئیسلامی کەسایەتیە کە پێوەی ناسراون ڕەفتارێکی نواند، ئەو خۆی زانێت کە دەلیلی هەیە حەڵاڵە و شەرعیە و جایزە، بەڵام لەبەرەوەی ئەوە شتێک نییە زۆر باو بێ لە ناو خەڵکە و بزانرێ، پێویستە ڕوونی کاتۆیە پێویستە ئەو ڕەفتارانە زۆرتر دەلیلەکانیان باز بکە، بە تایبەتی ئەگەر حکمی شەرعی بۆ یەکێک ڕوون کردو زانی گومانی لا دروستەکە، پێویستە دەلیلە شەرعەکانی بۆ ڕوون کاتەوە بۆی وا نەزانێت کە لە هەوا و هەوەسی خۆیەوە ئەمەی کردو.